لە دوای 16 ئۆکتۆبەرەوە تا ئێستا ئاسایشی خورمات و بۆ کوردانی دانیشتووی قەزاکە ناجێگیرە و بە پێی وتەی بەشێک لە هاوڵاتیانی گەڕەکە کورد نشینەکان شەوانە نامەی هەڕەشە ئامێز فڕێ دەدرێتە ماڵە کوردەکان و هەڕەشەی کوشتن و ڕفاندنیان لێ دەکرێت. لەسەر دۆ خێمنی شەوانە خۆتازان هەندێک گەڕەکێ وەرەقاکەنە ماڵەکانەوە تا دیت خەڵکە کرێت نازانم کێ چی گروپێکە چی جێتێگە دەبای وەزعی ئەمنی دەوروبەر شارژەوە خۆتازان داعش لە چەند شوێنە لەم دوسێ ڕۆژار ئەوە بی لە پارە چەند کەسێکیان ڕەفان لەم پشتجەوەڵە ئاینەنج و جۆڵیان پیا بێ هێزیێ نییەم شارە پارێزی و دڵتە ئەمین بیت تا ڕادێکی بەرچاو وەزعی خورمات و هێور بووتەوە یعنی وەزعەکە زۆر ڕوو لە باش بوونە تا خەڵکی زۆر گەڕاوەتەوە بەڵام مەوزوعی هێورکردنەوەی خورمات و شتێکی یعنی کاتیە هەشتەکان چارەسەر نەکراون ئەو هێزەی کاتووە شتەکان بەس بەنجی کرۆ وەزعەکەی بەنج کردووە یعنی شتەکان حەل نەبوون خەڵکی تەعویزی وەرنەگردووە خەڵکی تا ئێستا قەرەبووی خانی دزین و سارە دزین وانە نەکراوەتەوە لایەنە سیاسیەکانی شتاک و ئێستا یعنی لایەنە کوردەکان هیچ دەسەڵاتێکیان نییە لەم شارە. خۆی لە پێش 16 ئۆکتۆبەر ئاڵۆزی زۆر بوو لە دوای 16 ئۆکتۆبەری شەوە ئەتوانین لە دوای ئاڵۆزانێک کە ڕوویدا لە 16 ئۆکتۆبەرەوە ئەتوانین بڵێن تەنها شەڕ وەستاوە لە ئێستادا ناوە هەڕەشە لە ماڵەکان ئەگرێت بە هەموو جۆرێک یاخود هێمای ئەکسەکدرێت لە خانیەکان یاخود هەڕەشەی چۆڵکردنی لێکرێت بە تایبەتەوەی کە لە هێزی ئەمنیە بووە و هێزە ئەمنیەکانش هیچ لێکۆڵینێک ناگەن لەسەرەوە بابەتە تەنها بە تایبەتی پۆلیسی قەزاکە یعنی شوێن دەستی دیار نییە لە قەزاکەدا ئەوەی ئەڕوات هیچ با بڵێن باڵادەستێکی نییە ئەو هەیە مەلەفی ئەمنی لای هێزی بەرپەرشدانەوەی خێرایەوە هێزی بەرپەرشدانەوەی خێراش بە تەنها خۆی ناتوانێت هەموو شارەکە ببڕێەوە. لە پاش نەمانی دەسەڵاتی کورد لە ناوچەکە و هێرشی فراوانی حەشتی شعبی بۆ سەرگەڕەکە کوردنشینەکان و ئاوارەبوونی سەدان هاوڵاتی ئەو گەڕەکانە حکوومەتی عێراق هێزەکانی بەرپەرزدانەوەی خێرای ڕەوانەی خورماتوو کرد و مەلەفی ئەمنی ئەو ناوچانەیان گرتە دەست. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین دەڵێت ناوچەکە لە گۆڕانکاریدایە و هیوامان وایە ئەو گۆڕانکاریانە بە سوود بێت بۆ کورد. بۆ هەستانەوەکەش دنیا بە تایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و سووریا ئەوانەش لە بەردەم ئاڵۆگۆڕان وەکو مەنجەڕێکی کوڕاو وایە ئەو کوڕاندنە جاروا هەیە هەڕێت ئەم لەورای مەنجەڵەکە و جارواشەیە ئەنشێتەوە ومێدمان وایە میلەتەکەمان لە هەر ئاڵۆگۆڕێکە بە قازانجی میلەتەکەمان بشکێتەوە و بۆ هەستانە و کەشمانەوە ئێمە یەک ڕێزی گەلێک گرنگە بۆ کورد بە تایبەت لەم شارە خۆشبەختانە حیزبەکان هاودەنگ و هاوڕاین ئەو هاودەنگیشە بەرهەمیە بێ نمونەشمان لەسەر ئاستی کوردستانە هەر وەختی کورد یەک بوو بێ بەرهەمی باشی هەبوون. لە دوای هاتنی هێزەکانی وەڵامدانەوەی خێرایی سەر بە وەزارەتی ناوخۆی عێراق ئێستا ئەرکان پاراستنی گەڕەکە کوردنشینەکانی خورماتووە بەڵام وەکو هاوڵاتیان دەڵێن تاکوی هێزێکی کوردی نەبێت بۆ پاراستنی ئەو گەڕەکانە دڵنیانین جارێکی تر دۆخەکە ئاڵۆز دەبێت یان سەقامگیری بە خۆیەوە دەبینێت. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام قەزای خورماتوو.